ئەمڕۆ یەکشەممە کاتژمێر 10 لە بەیانی بە کاتی ناوەندی ئەوروپا لە بروکسل پێتەختی بلژیک کۆبوونەوەی کۆمیتەی دیپلۆماسی هاوبەشی پارت و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان کە زیاتر لە 34 پارت و لایەن و ڕێکخراوی سیاسی بوون لە بارەگای کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە بە خولەکێک ڕێزگرتن لە گیانبەکردوانی ئازادی کوردستان دەستی پێکرد. زوبەی ئایدار ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە لە سەرەتای کۆبوونەوەکەدا ئاخاوت و وێرای بەخێرهێنانی ئامادەبووان و کورتەباسێک لەسەر ڕۆژەوی ڕۆژاوای کوردستان و ناوچەکە ڕەخنەی لە کەمی بەشداری ژنان لە کۆبوونەوەکەدا گرت. شاهۆز حەسەن هاوسەرۆکی پەیەدا سەبارەت بە دوایین پێشهات و گۆڕانکاریەکان و ڕەوتی ڕووداوەکانی ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵاتی سووریە قسەی کرد. پاشان ئامادەبووان چەندین پرسیاریان لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان و پەیوەندیەکانی ڕۆژاوا لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە و جیهان و ڕژیمی سووریا کرد و شاهۆز حەسەنیش وەڵامی دانەوە. دواتر ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل ئاخاوت و بە فراوانی باسی لە دۆخی ئێستای کوردستان و مەترسیەکانی سەر دەستکەوتەکانی گەلی کورد لە ڕۆژاوا و باشووری کوردستان کرد و ڕێگە چارەکانی خستە ڕوو. بە گوێرەی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە ئامانج لە کۆبوونەوەکە کارکردنە بۆ بەخێرایی بەستنی کۆنفرانسێک کە سەرجەم پارت و لایەنەکانی کوردستان تێیدا بەشدار بن و تاوتوێی دۆخی ڕۆژاوای کوردستان بەتایبەت و ناوچەکە بەگشتی بکەن و ڕێگە چارە بۆ پرسەکان بدۆزنەوە و قسە لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی دیپلۆماسیەکی هاوبەشی کوردستانی بکەن. بڕیارە لەسەر مژارەکان کە ئاماژەیان پێدرا پارت و لایەنە کوردستانیەکان پلانسازی بکەن و شاندێکی هاوبەش لە نوێنەرانی چوار بەشی کوردستان و بەڕێوەبەرایەتی کەنەکە دەستنیشان بکرێت بۆ ئەوەی سەردانی بەرپرسانی وڵاتانی جیهان و پارت و لایەنە نێودەوڵەتیەکان بکەن و داگیرکاری ڕژیمی تورکیا لە ڕۆژاوای کوردستان و هێرشەکانی ئەو ڕژیمە بۆ سەر دەستکەوتەکانی کورد لە هەر چوار بەشی کوردستان و کێشە و ئاریشەکانی کورد و پێکهاتەکانی کوردستان چارەسەریان باس بکەن. چاوەڕوان دەکرێت کە کۆتایی کۆبوونەوەی ئەمڕۆ کۆمیتەی دیپلۆماسی هاوبەشی پارتە کوردستانیەکاندا ئەنجامنامەیەک بۆ ڕای گشتی ڕابگەیەندرێت.